لە چیەوە دەست پێەکە ئافرەتێکی مسلمانە چێتە بازاڕەکەیان بۆ شت کڕێ دا ئەنەوێتەوە لە زەویەکە مامەڵی شتێ بکا بیکڕێ یەهودیەک لە دواوە کازانێ مسلمانە ئەچێ خوارەوەی عەباکەی ئەبەستێتەوە بە لەشکەکەیەوە بە دزیەوە کە ئافرەتەکە هەڵەسێتەوە تەمان یەکسەر خوارەوەی عەباکەی بەرزە بێتەوە قاچقولی دەرەکەوێت خوارەوەی جلەکەی بەرزە بێتەوە قاچقولی دەرەکەوێت کە قاچقولی دەرەکەوێت یەهودیەکان دەسەکەن بە پێکەنین پێی و بە گاڵتەکردن پێی باشە لەمە چی تێگەن یەهود کە ئێستا ئەمڕۆ ماسۆنیەتی عالەمیە دایمە بە دوای ئەوەیە ژن و کچی مسلمانان ڕوو دەبێتەوە بە خۆشی بێ یاخود بە ناخۆشی بێ بەڵام ئێستا پێویست ناکا بڕوا بێ ئەو فێڵە بکە ئێستا خۆیان ڕوتن ئەوسا یەهودەها و جلەکانی لەبەری کچەکان داکەن بۆی ڕوود بنەوە ئێستا پێویست ناکە خۆیان مۆدێلە دوایەکەون و خۆیان ڕوتەکەنەوە و بگرە ئەو جلەشیان پێ باشە شانازیشی پێواکەن و کۆمەڵێ داعیی خۆیان یان هەیە کە ئێمە پێیان بڵێن داهیە بەڵا مصیبەت بەسەر ئافرەتانی مسلمانەوە یان فتوایان بۆیان ئەڵێن پانتۆڵ حەلاڵە پێیان ئەڵێن ئەو نیولەچکە حەلاڵە پێیان ئەڵێن حیجابی تورکی حەلاڵە حیجابی ژنەکەی وەردوگان حەلاڵە و حیجابی شەرعیە و ئاوە نەتان دیوە کەیژەر پانتۆڵە و شتێکی درێژە و ئاوە ئەمانیان بۆ حەلاڵەکەن و ئەنجا لەو لاشەوە یان چیەکەن شەڵا هەرەوەنیان بووتە یان نیقاب حرامەکە یان عەبا حرامەکە نابێ و ئەمە لەگەڵ کولتوری ئێمە ناگونجێەوە ها ڕێک عەکسیەکەنەوە حەلاڵەکە حرامەکەن حرامەکە حەلاڵەکە دەیت خوا ئەمە لە یەهودی بەنو قەینوقاع پیستر نین ئەم جۆرە داعیانە والله لە یەهودی بەنو قەینوقاع پیسترن چونکە یەهودی بەنو قەینوقاع کە وایانە کرد بە زوڵم و عودوان و دژایەتی وایانە کرد بەڵام ئەم بە ناوی ئیسلامەوە وات لێکە خۆتانیان بینن دیوتان مسلمانێک لەویە بێت کە ئەو حاڵەتە بینێ ئەم کابرا پێەکەن ئەوانیش پێەکەن و گاڵتاکەن بە مافرەتە چونکە بێ یەکسەر دانیشێتەوە و بێ کە بێ لە دواوە دیسانە و گری بۆ بکاتەوە هەڵەسێ ئەو مسلمانە پەلاماری ئەو یەهودیایە کەوای کردووەی کوژێ غیرەتی قبوڵی ناکە کە سوکایەتی بە ئافرەتی مسلمانان بکرێت یەهودیش لەی کۆ بنەوە لەو مسلمانەی کوژنەوە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم خەبەرەکەی پێگە محاصەرەی یەهودی بەنو قەینوقاعەکە چونکە بە کۆمەڵ ئەو پیاوە کوژن بۆیە هەمویان تاوانبارن تیایە محاصەرەیانەکە بۆ بکوژەکان